بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین و لە ئێستاە کاتێک باسی پەروەردەی منداڵەکرێت و گرنگیدان بە منداڵ هەندێک دەستەواژە هاتووەتە بوارەکەەوە ڕەوەندوکە و ئەوەی کە بۆ نمونە ئاستی زیرەکی یا IQ EQ هەموو ئەم بابەتانە جا ئێمە لە تۆریان بەشان قساکەن لەسەر IQ یان ڕێژەی زیرەکی تۆ تاکۆێسا بۆ نمونە ئەمە هیچ پشکنینێکت کردو تەستەکان هەیە تاقیکردنەوەکان بەشداری کردو بزانین ڕێژەی نەکردووە بەس زۆر گرنگە کە بکرێت پێویستە بکرێت بێگومان گرنگە ئێمە لە تۆریان بەشەمان ئەمانوێت زیاتر قسە لەسەر ئەم بابەتەکەین و ئەوەی کە بەڕاستی لە ئێستای بۆ ئەوانە تیشکە خرێتە سەر گرنگی ئەم بابەتە چۆن خزمەت بە مناڵەکەی تۆ چەند نمرەیەکی هەیە و ئاستەکەی لە لاواز و باش و زۆر باش و دواتە سەرەکەوێ هەتاکۆی کە کەسێکی لێ هات و کارامە بێت ئەگەر بۆی کە بزانین باش نەبێت کەسێک بێت ئاستەکەی لە خوار مام ناوەندەوە بێت چۆن کاری لەگەڵ لەسەر بکرێت تا ئاستەکەی بەرز بکرێتەوە. جوابەوەی کە لەسەرم تەوەرە بدوێن بە میواندارتی مامۆستا سەلار عەدنان مامۆستا و توێژەری زانستی زیاتر لەسەر بابەتەکە گفتوگۆکە مامۆستا سەلار زۆر بەخێر بێت بڵێ ڕێژەی زیرەکی یا ئاستی زیرەکی یا IQ بە زمانە سادەکەی بەمان بڵێتەوە ئازێرکێش. زۆر سپاسدانەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. ئەکید ئێمە وشەی زیرەکی لەگەڵ شارەزایی سەرەتا بێ جیایکەینەوە یاخود با بڵێن زیرەکی و لێهاتووی ئەبێ جیا بکەینەوە. زیرەکی چەمکێکە ئێمە وەکو پێوەەر بەکاری ئەهێنین بۆ دیاریکردنی ئاستی مرۆڤەکان. طبعاً ئەگەر مرۆڤەکە هیچ کێشێکی فسیۆلۆژی لە ڕووی مێشکەوە نەبێت بەڵام شارەزایی یاخود لێهاتووی زیاتر توانین بڵین وەکو گۆڕەپانێکە کە زیرەکی تایە یاریزانە. ئەم قسەیە لە یەکێک لە کتێبە عەرەبیەکانە هەیە کە بە ناوی کتێبی مادا لەواتە چی ئەگەر زیاتر باسی بابەتە هزریەکانەکە کە چۆن کاری لەسەر بکرێت. نووسەرەکە پێی وایە کە لێهاتووی وەکو گۆڕەپانێک وایە کە زیرەکی تایە بەکارێت یاخود وەکو یاریزانێکە هەر وەکو چۆن ژێمە ئەزانی لە ناو گۆڕەپانەکانە یاریزانەکان بستەوەیان جیاوازە حەسەب ئەو پراکتیس و ڕاهێنانی کە کردویانە. باشە یەک جۆری هەیە چەند جۆرێکی هەیە؟ ئەکید ئێمە جۆری جیاوازمان هەیە لە زیرەکی اینجا حەزەکەم ئاگادارتان کەمەوە لە جۆرەکانی جۆرمان زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی یاخود بڵێن شێوازە باوەکان جۆرە باوەکان لە دەوری چەندانەیەک ئەخولێتەوە. جۆری یەکەمیان با بڵین موڤمنتە واتە ڕەبتی بە جوڵە و جەستەوە هەیە. ئەکرێت ئەو کەسە زیرەکی جەستە بێت بۆ منە دەبێتە یاریزان ئەبێتە یاریزانی هونەرە جەنگیەکان وەکو کۆمفۆ یاخود ئەبێتە سەماکارێک واتە بەتوانایە لە بەکارهێنانی بەشەکانی جەستەیە. زیرەکی زاتیمان هەیە واتە ئەو کەسە تێگەشتنی لە خۆی زۆر باشە ئەتوانێت خاڵی لاواز و خاڵی بەهێزی خۆی زیاد بکات و ئیشی لەسەر بکات. زیرەکی کۆمەڵایەتیمان هەیەواتە و کەسە زیرەکە لە دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی وەکو با بڵین بۆ ئەو کەسە ئاسانەکە سەرکردە بێت خەڵک ئاراستە بکات بەرەو سەرکەوتن. زیرەکێکی ترمانەیە کە پەیوەندی بە سەوتەوە هەیە خۆ زیرەکی دەنگیە ئەمە و کەساناگرێتەوە کە زۆر باش ئەتوانن با بڵین مەقامەکان دەرببڕن ئەبنە بێژەر وەکو بەڕێستان ئەبنە گۆرانی بێش واتە تەعاملکردنیان لەگەڵ سەوت و نەبڕاتیان زۆر باشە. جۆرێکی ترمان هەیە زیرەکی مێنتەڵمات یاخود ماجیگمات بیرکاری پێ ئەوتێ ئەمانە کەسانێکن خێراتر هاوکێشە بیرکارەکان لێکەێنەوە لە مێشکیانە. ئیتر جۆری ترمان زۆرە ڕاستەکەی بەڵام زیاتر ئەمانە باوەکانن کە ئێمە زۆر زووتر تەشخیص ئەکرێت لە هەموو جۆرەکانی تری زیرەکی. باش ئەمان باوەکانن مەزەکرێ بڵێم لای ئێمە تەنها ئەگەر لەوانەکان یا دەرەجەی تەواوی تەواوی نابێ نمرەی تەواوی بەدەستێ نابێ ئەو کاتاڵی ئەمە کەسێکی زیرەکە ئەکرێ بڵین ئەمە هەڵەیە. لە ڕاستیە نمرە هەرگیز ناکرێ بە پێوەری ڕاستەقینەی زیرەکی بەڵام ئەتوانین بڵێن یەکێکە لە ڕێگاکان بۆ دیاریکردنی پێوەری زیرەکی. هەرچەند ئێمە لەوتانێ لە دەستگا پەروەردەیەکان لە قوتابخانەکان ئەم ڕێگەیە بەکار ئەهێنین بەڵام ڕێگەی کۆتایی نیە. سپاس بخوا زۆرێک لە مەکتەبەکان تایبەت ئەهلەکان بۆ نمونە قوتابخانەی کورجینیە سیدو زیاتر لە 20 جۆر خول یاخود بوارمان هەیە کە تەنها ئیش لەسەر ئەوواکە شارەزایی مناڵ بدۆزێتەوە وەکو هونەرە جەنگیەکان یاری وەرزشیەکان هونەر میوزیک ماتماتیک یاخود دەربڕین شعر هەبوونی گۆڤارەکان وەکو دەواازەیەک بۆی مناڵەکە بتوانێت خۆی تیادەر ببڕێت. باش ئەم جۆرە جیاوازانەی زیرەکی وا هەیە کە مرۆڤێک هەمووی تیاابێ یان مرۆڤێک هیچ کام لەمانەی تیانە بێ؟ ئەگەر ئێمە باسی مرۆڤێکی ئاسایی بکەین کە هیچ کێشێکی فسیۆلۆژی یاخود خانەکانی مێشکی نەبێ یاخود کێشەی زگماک و جێنەتی و هەروە تەندروستی و کۆمەڵایەتی نەبێ بەپێی ئەو ژینگەی کە تایە گەورە بووە مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت بە پێی زیرەکیەکەی شارەزایی هەبێت لە 43 دانە بەهرە و لێهاتووی جیاوازدا. جۆری زیرەکیمانەیە نەک 43 جۆری زیرەکی ئێمە زیرەکی بەکار ئەهێنین بۆی لە لێهاتوویەکانە لێهاتوویمان زیاتر بێ ڕاستە
با بڵین تۆ زیرەکی منتەڵ ماتە هەیە یاخود با بڵین ماجیک ماتە هەیە ماتماتیکە هەیە لە بیرکاری زۆر باشی کاتە تۆ توانی لە محاسیبیا بگەیتە مەرحەلەی ئاخیر کاتێڵم مەرحەلەی ئاخیر مەبەستم چییە کەسێک گەیوێ فێری گیتار بێ سەرەتا پێویستە بزانێ ئالەتەکە لە چی دروست بووە دوای فێری ئەوە بێ کە چۆن دروست کراوە بەچی دەست پێ بکات طبقەکان هەتاکو ئەگاتە مەرحەلەی ئاخیر کە ئەو مەرحەلەی ئیتر پێویستە بە مامۆستانیە تۆ تەنها ڕاهێنانەکەی مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت بگاتە 43 بەهرەی جیاواز 43 شارەزای جیاواز بەپێی ئەو زیرەکیی کە هەیەی ئەشێت تۆ لە بیرکارێکەیە ببی بە محاسیبێکی زۆر باش ئەشە ببی بە بازرگانێکی زۆر باش ئەکرێ ببیتە زانایەکی بیرکاری ئەکرێ ببیتە زانایەکی بواری فیزیک آخر مەبەستم ئەوەیە هەندێک جار بۆنە منە مناڵێک ئەگەر تۆزێک تەمەڵە بێنەخوا هەر زیرەک نییە یا هەر هیچی ڕاست بەداخەوە بەهرە زۆر جار وا هەیە کە بۆ منە بڵێ ئایا کەسێک هەیە هیچ کام لەم جۆرانەی زیرەکیتیان نەبێت یان بڵێن کەسێکی زۆر بلیمەتە هەموو جۆرەکانی ئەگەر کێشەی تەندروستی نەبێ بەڕاستی نەخێر زۆر جار ئێمە مناڵمان بینیوە لە ڕۆ دەرونیەکەەوە تووشی داڕوخان بووە بەو حکومەی کە چواردەورەکەی نەیانتوانیوە زیرەکیەکەی بدۆزنەوە نەیانتوانێت ژینگە دەورە بینێت بۆ بەتەکید ژینگە دەور ئەبینێت چونکە زیرەکی چنێکی شتیا تا بێ ئەگەر پراکتیسی لەسەر نەکرێت نابێ بە لێهاتووی چونکە ئێمە ئیش لەسەر لێهاتووی شارەزایی ئەەکەین لە داهاتوە تۆ ئەم هەموو دەستگا و ڕێکخراوە پەروەردەیانە هەیە قوتابخانەکان دەستگا حکومیەکان هەموو ئیش لەسەر ئەواکەین لە داهاتوە گەنج بنیاد بدنێت لەو هەلیکاری یاخود لەو بواری کە دەستی ئەکەوێ خزمەت بە خۆی و بە کۆمەلگە و بە جیهان بکات هەتاوکو ئێمە ڕێگاکە کورتکەینەوە بۆی بگەین بۆی شارەزای و لێهاتووی زیاتری هەبێت بابەتەکە ئاسانترە بێ بۆیە لە ڕاستیە ڕوخانی مناڵەکان بۆی کە هەرزوو قەرارەین تەمەڵن لە ڕاستیە تەمەڵ نین بەڵکو ئەوەیە کە ئێمە نەمانزانیوە لە چیا زیرەکەن باشترین تەمەنیش بۆ ئەوەی کە دایک و باوک دەستکا بە گەڕان بەوەی کە بزارێت منداڵەکەی لە چ بوارێکە زیرەکە باش وایە لە تەمەنی 5 ساڵیەوە ئیتر دەست بکرێ بە متابعکردن بزانرێت ئەم مناڵە لە چ بوارێکە زیاتر زیرەکە زۆر جار ینی دایکان پرسیارمان لەکەن هەستەکەم مناڵەکەم هیچ نەبووە هەر لە ماڵەوە لە بەردەم قەنەفەکەیە بۆ نە مەجموعەیە گۆشەدارێ باز هەڵەیە مامۆستا بەسەر کەوانتەرەکەیە سەرەکەوێ یعنی ئەمە ها بۆ دەرەکەوێت کە مناڵەکەی عجوول لە لەوانەیە توانای جەستەی باشێ بەس ئەو پێوترێ عجوولی ئەو پێڵێت عجوول بەڵام ئێمە پێڵین نە ئەمە لەوانەیە زۆر شارەزە بە قۆت بێت لە بواری جەستەی یا ڕەنگە بیخی تیاریەکی وەکو ئەوەی کە خۆیان هەڵەواسن بە شیش و ئەوانە بەڵێ زۆر لەو یاریەیە باش بێت بە حکمی لە مناڵی و هەستی پێکەیت وایە هەتا کوێستەش ئەتوانم بڵم ئێمە لە دەستگا پەروەردەیەکانە کلبمان هەیە خۆ بڵین یانەکانمان هەیە فێرگەکانمان هەیە کە زۆر احتیمام بە بابەتانە ئێن باشیش وایە دایک و باوک بای ئەوەندە ڕۆشنبیر بێت هەوڵی خۆیان بەر کە مناڵەکانیان تاقیکەنەوە لە بواری جیاوازە بۆ ئەوی هەست بە زیرەکیەکەیان بکەن و ئیشی لەسەرکەن تا بێتە لێهاتوویەکی زۆر باش بۆ ئەوان باشە پێوەرێک هەیە بۆی کە دایک و باوک بزانێت کە مناڵەکەی لە هاتوویەکەی لە چیایە و لە چیا زۆر زیرەکە زۆر باشە لە ڕاستیە ئێمە پێوەرمان زۆرە بۆ دیاریکردنی زیرەکی منداڵ بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربیان قورسن ئەو پێوەرانە ڕەنگە قورس بێ بۆ دایک و باوکێک کە تۆ بتانی ئاگداری کەیتەوە کە ئەو توانێت ئەم ڕێگایە بەکاربێنێت بۆی بە شێوەیەکی گشتی سێ ڕێگا هەیە کە زۆر باشن یەکەمیان ئەو ڕێگایە کە دەستگا پەروەردەیەکان بەکاری ئەهێنن نمرە لە ڕێگەی شێوازی نمرەوە ئێمە ناتوانین بڵین 100% بەڵام تا حدێکیش زۆر باشە ئەگەر باش نەبووە هەموو جیهان ئیشیان لەسەر ئەوە ناکرد ینی تا ئێستا هەڵسەنگاندن هەیە بەڵێ هەڵسەنگاندن بە نمرە بەخۆ دەزانی ئەو تاقیکردنەوەی کە ئەکرێت 8 ئەمانە نابوون مناڵێ باشە زۆر باشە بەڵێ بەو شێوە نایابە بەزەبەت بە تەواوی ئەمە ڕێگەی یەکەمیان ڕێگەی دووەمیان ئێمە تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانمان هەیە کە پێوترێ IQ تست ئەم IQ تێستە ڕاستی پێوەری خۆی هەیە بە میکانیزم و پرۆتۆکۆلی جیهانیدا ئەندێت ناکرێت ئێمە بە هەموو پرسیارێک بڵین IQوە و زۆر جار دایک باوک ئەڵێ خۆم تێستم کردووە تێستی IQ زۆر بە پرۆفیشناڵانەدا ئەندێت ئەبێ حسابی تەمەنەکەی بکرێ هەروەها حسابی کات کاتێک ئێمە بەسیتین پرسیار کە مناڵ بووین لێمانەکرایان کیلۆیەک ئاسن قورسەیە کیلۆیەک لۆکە دانیشتین بیرمان لێ کردەوە ئەبێ ئەم پرسیارە بەلانی کەمەوە بۆمە لە 30 ثانیە بۆ دقەیەک مناڵی IQ یەکسەر جوابەکەی بێ بە مێشکا بیری لێ بکاتەوە ڕەنگە یەکەم لێکدانەوەی ئەوە بێ بڵێ وڵا لوکەکە حەجمی گەورەترە نە ئاسنەکە چەند پرسیارێکی بەسەر چاو بە ڕێگەکانی پێش باسکەین ئەمە ڕێگەی یەکەمە ڕێگەی دووەم عفوان ڕێگەی یەکەم نمرە بوو پاشان IQ ڕێگەی سێم کە قورسترینیانە لە ڕێگەی سەرنج و تێبینیەکانەوە کە ئەمەیان زۆر زەڕورە دایک و باوک هەوڵ بە ئاستی ڕۆشنبیری خۆی بەرزکاتەوە کە بتوانێت لە ڕێگەی سەرنج و تێبینیەوە متابعی مناڵەکەی بکات
بەپی تەمەنەکەی بەپی ئەو ژینگەی کەتیایەتی و هەروە ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە نمونە میدیایەکی ئاوها دەستان خۆش بێکەم بابەتتان هەڵبژاردووە یاخود ئەو لایەنانی بەرپرسن لە ڕۆشنبیرکردنی دایکان و باوکان زانیاری بە دایک و باوک بدرێت کە چی بکات بۆی فێر بێت چۆن ئەم سەرنج و تێبینیە بەدەستخات ینی لە ماڵەوە ناکرێ بەڕاستی با بڵین بیخاتە فێرگەکان با بڵین بیخاتە خولە جیاوازەکان هەلی جیاوازی پێبەخشێ مناڵ تاقیکردنەوەی ژیانی ڕاستەقینە بکات زۆر بمان ئێستا ئەناڵێنین بەدەست بابەتی ئایپاد و مەشغوڵبوونی مناڵەکان بەدەست ئامێرە ئەلکترۆنیەکانەوە ڕێگای جیاواز پیشانی دایک و باوک بدرێ بۆ بتوانێت لە ڕێگەی سەرنج و تێبینیەوە زوو هەز بە مناڵەکەی بکە و جگە لە دایک و باوک ئێمە کەسانی پرۆفیشناڵ و پرۆفیسۆری پەروەردەییمان هەیە کە لە ڕێگەی ئەم سەرنج و تێبینیەوە ئەتوانێت هاوکاری مناڵەکە بکات بە زووترین شێوە زیرەکیەکەی اختیار بکرێت تەشخیص بکرێت و پاشانگرنگی پێ بدرێت بۆ بابەتی لێهاتووی و شارەزایی سەبارەت بە پرسیارەکان بەڵێ بۆ منە باسی ئەوەت کرد بە مناڵێک بوترێت کیلوەیەک ئاسن قورسەیان کیلوەیەک لۆ ئەبێ لە کەمتر لە دقەیەکە وەڵامی هەبێت ئەو مناڵ ئێمە بەپی تەمەنەکە چی هەیە ڕاستێکی پرسیار زۆر هەیە ئێستا ڕەنگە بەم پەلەپەلە من نەتوانم شتێکی خێرا پێ بڵم بەڵام ئێمە بەپی تەمەنی مناڵەکە دیاریەکەین بۆ نە منداڵێکی 10 ساڵ ئەگەر نۆرمال بێ زیرەکیەکەی ئەبێت کۆکردنەوە و کەمکردنەوە زۆر بەباشی بزانێت بەڵام ئەگەر ئایکیوەکەی زۆر بەرز بێ لە ڕووی ماتماتیکەوە ئەکرێ دابەش و کەڕەتیش بزانێت بۆیە ئێمە و پرسیاری کە بووی ئەهێنینەوە چونکە ئایکی نای خۆی بخوێت ئێمە مستەوایەک بەرزترە لە حاڵەتی نۆرمال ئەگەر ئیمتیحانی مناڵێکی 10 ساڵ بکەین کەڕەت و دابەشیشی تایە تێکەڵ ئەکرێ لەگەڵ با بڵین کۆکردنەوەی خواردتر تەمەنەکانی خواردتر دابەزێت یەکەم جار کۆکردنەوەی چونکە لە هەمویان ئاسانترە ڕسم بەکار ئەهێنین ڕسم بەکارین بۆ تەمەنە گەورەکان پرسیاری فیزیایی و کیمیاییمان هەیە کە ئەمەتوانین بین هەر بەتاکید ئەمە بۆ هەموو مستەوایەکەیە چکە تاقیکردنەوەکە نێودەوڵەتیە کەسانی لیژنەی زۆر بەتوانە دائنیشنە ئەو پرسیارانە دائەنێن بەپێی تەمەن بەپێی کات چونکە کاتەکەش لەگەڵی شەرتە ئەو پرسیارە با بڵین دائەندێت بۆ ماوەی سەعاتێک ئەگەر تۆ بە سەعات و نیوێک جواب بیتەوە دەرەجەکە لێت کەمە بێتەوە یاخود جۆرێکی ترمان هەیە کە هەر ئەویش IQ تێستە با بڵین بۆ ئەو کەساناکرێت کە لە خوێندنەوەی هیزرا باشن واتە بڵین خوێندنەوەیان سەری ئەو زوو زانیاری ئەگوازرێتەوە بۆ مێشکان کتێبێکیان پێدرێت با بڵین بە ماوەی 5 ڕۆژ ئەوانە بێ ئیشی لەسەرکەن ئەم کتێبە بیخوێندنەوە بە هەر شێوەی خۆیان حەزەکەن هەیە بە 2 ساعت کتێبەکە تەواوکە هەیە بە ڕۆژێک تەواویکە دوای کتێبەکە لە بەردەستدا ئەنێن اینجا پرسیارە لێ ئەەکەن بەڵام کتێبەکە داخراوە مافت هەیە کتێبەکە بکەیتەوە ئەتوانی بیکەیتەوە کاتێ پرسیارێکە لێەکەن لەگەڵکردنەوەی کتێبەکە نیوی دەرەجەکە و ئەڕوا لەسەر نیوەکەی لەسەر ناوەڕۆ کتێبەکە نەکەیتەوە طبعاان دەرەجەکە و باشترە بێت بەڵام یعنی حڕی لەوەی کە ئەتوانی بیکەیتەوە یانێکیتەوە بەڵام متخاڵە دەسێت جامە مستاسەلار ئێستا ئایا وا هەیە لە تەمەنێکەوە لە قۆناغێکەوە دایک باوک بتوانە کار لەسەر IQ مناڵەکەی کە زیاتری بکە وەکووتمان تەمەنی 5 ساڵی یعنی دەستپێکردنەوەی بەهرەکەیان لە تەمەنی 5 ساڵی زۆر باشە ئێستا ئەڵێن EQ تۆ هەر مناڵەکە لە سکتابوو ئەتوانی کار بکەی لەسەر ئەمە IQ وا هەیە تۆ کاتە مناڵەکە لە سکی دایکاتی هەر لە قۆناغەوە کاری لەسەرکەیان هەربێ تا 5 ساڵی چاوەڕێ بکرێت لەبەرەوەی زیرەکی شتێکی خواردن و دروستکردنی ئەمێش ئەوە بڵێم ڕاستێکی لەبەرەوەی IQ شتێک نییە کە ئێمە بڵین سابتە ناگۆڕێ بە پراکتیسەکردن دەرەکەوێت باشە ئەم پراکتیزەکردنەش هۆکاری تەندروستی و کۆمەڵایەتی و ژینگە تەسیری لێکات باش ئەو مناڵی لە خێزانێکی ناتەندروستا گەورە ئەبێت پەیوەندی کۆمەڵایەتەکانی باش نییە ئەکید لەوانەیە زیرەکیەکەی دابەزێت ئەو مناڵی کە خواردن و نەقسی ڤیتامین و کۆمەڵێک لەم شتانە هەیە ئەکید زیرەکیەکەی دابەزێت زیرەکی مێشکە زیرەکی گوێزی کوردەواری زۆر وەسفیەکە زۆر باشەوە نیە بەدر لە گوێز چیتر باشە بۆ IQ مجموعەیەک ڤیتامیناتمانەیە ڤیتامین E ڤیتامین D کالیسیۆمەکان ئەمانە زۆر باشن لە ڕێگەی خواردنەکە خۆمان کوردەواری زۆر جار ئەواڵن خواردنە کوردیەکان زۆر باشە فعلەن بەڕاستی بابەتی کەری کوردی گوێز ئەو میوانەی کە یعنی مەوادی کیمیاییان کەمتر تیا بەکارە هێنرێ یعنی زیاد بکرێ لە ژەمەکانە بەڕاستی سپاس بخوا کە ئێستا ئەوەنە سەرچاوە زۆرە کە ئینسان خۆی ڕۆشنبیر بکە بۆی کە بزانێت چۆن خواردن ئامادە بکە یان چ شتێک تەندروستە الحەمدولیلا بە ئاسانی ئەتوانین بگەین ئەوەی کە چۆن بتوانین ژەمێکی تەندروست دروستکەین دڵنیاشم کە ئێوە ڕۆژێک لەوانەیە بەرنامەتان لەسەر بابەتێکی وا کردبێ و خەڵکتان ڕۆشنبیر کرد بێتەوە لەسەری بۆیە زۆر ئاسانە بۆ دایک و باوک کە بتوانێت لە ڕووی تەندروستیەوە ئەمە دابینکە هەروەها ژوور بابەتی دەنگ بە سەربردنی من کاتی منداڵەکە لە چیایە ئێمە با بڵین لە مەکتەبە حکومەکان مناڵ هەرزوو دەوامی تەواو بێ سەعات 12 سەعات 1 ئایا باقی کاتی مناڵەکە لە چیە سەرفە بێت
ئەرکی دایک و باوکەکە و فەرەغی و پڕکاتەوە. ڕاستە مامۆستا کاتێکی زۆر لەگەڵ قوتابیە ئەکید مامۆستا لە ڕێگەی پێوەرەکانی وەزارەتەوە قوتابخانە ئەهلیەکان حکومەکان بای ئەوەندە ڕۆشنبیر کراون کە چۆن ئیش بکەن لەسەر زیەکی منداڵ بە هەموو ئاستەکەی و چۆن بەردەوام بن ئەگەر لاواز بێت چۆن بەرزیکەنەوە ئەگەر باش بێت چۆن بەردەوامی پێبن یاخود زیاتریکەن بەڵام زیاتر با بڵین ئێمە بەرپرسین لەو کاتێک کە دایک و باوک لە ماڵەوە لەگەڵ مناڵ بەسەری ئەبات سەرڕای ئەو کاتی کە بڵین لە داوام منداڵەکە تاوە ئەبێ ئایا دایک و باوک ئەتوانێت چی بکا بۆ مناڵ بەڕاستی ئەبێ ئەم کاتە دایک و باوک بە بەرنامە دای بڕێژێت بە پلان ئەم مناڵە ئەبێت چۆن سەرفی بکات ئایا هەمووی بە ئایپاد هەمووی بە تەلەڤیزۆن با چوونە دەرەوەی تیابێ با مناڵ یاری بکە با بەشدار بێ لە شتی تازە یاریەکانیان بۆ بگۆڕن بەڕاستی ئەمانە زۆر زۆر کاریگەریان هەیە لەسەر بەرزکردنەوەی ئاستی زیرەکی مناڵ دەست خۆش سپاس بۆ ئەمەندەبوونت زۆر زۆر